بله من وزير محمد حمد كريم خلقي الأصل خلقي تريلين خومان لكاتي حشتا كاتي لادي كان يعني باركرد مج يك بولوي نلا ما مصابو بياو كم لادي بولا بالانيان لا يهورا معنا حفتا وحود بلين لادي كاني باركرد مج هاتينا هلبجا نقلي هلبجا يعني كل مجموعة عن أولى درزية وتو ما مصابو أجين أخوارا وأجين والدي حتى وحود بو أجين رنج كرملوت كاكا أو رسمك بتشوك بس دواء يحو مانبو قوربو لمني الصندوق بقات باوكي ايتا وروش نبا او دوانا ايتا قبريان ياهر دواي او نجينو نا هورين قورة تربولا نجينو سنجر او ايش رانجا او اي كرة كمان توب توبين يبيا كردو لحوشا ولا كولان ولا بردرقاو تاري حلم قلت بو السينما هي سينما هي نفلي مشتي تيابو هتر أوي دا نيشتن برجي كتاب وشتي أنا قردا على مكتبة بود درزيوهين هتر همو ياد قال أما بكشيك ما بهورين يعني أبو أم توبا كوريا عزة بمكتبة بهدية بهورين يعني أبو هتر هذا علوم قرتبو ها بعزشتي ترى ما كتاب وشتكان يعني چەند جارێ یعنی بۆ تەلەبە و لە پۆلی 5 و 4 و ئیستیفادەیان لێ کردووە کتێب و شتمان پێ ئەوەن لە کاتی گرانی شتەکە کتێب و شت کەم بوو وەکو ئێستا نەبوو هێتر ئەوەی یاریکردنی کوڕەکەیەوە ئەوە ئاها سەری شەکردان وتی منە دەورەم بینیوە خڵوز و خوێی ورد کرد کردیە ناوی ئێتر بە هین دەور و پشتی تر بەلاستیک وتی ئەیکەتە دەمولوتی کوڕەکەیەتر خۆداگا لە خۆ بێ خۆش دەمولوتیێتە کە من قناعەکەم ون کرد نەمتوانی هەر خەریکی وامەزانی هەرە و کوێرە بێ خەریکی دەمولوتی ئەو بووم دەمولوتی خۆم نەگرت تا ئەگینا من خۆم بۆ خۆمی بکردای مناڵەکانم ڕزگارە کرد من خۆم کەوتم و ئەتر خەریکی کوڕەکە و مناڵەکان هەموو پەڕۆی تەڕمنا بەدەستیانەوە باش بوونە تا گەشتینە ئەوێ گەشتینەکانی ئێشتان هێتر ئەمە هەموو ئەوە پوزەوانە هی کوڕەکەمانە ئەمە هی یاریکردنەوە ئەمە ئێتر ئەوەی کە دەرچوو بوو خۆ ماڵەکەیان تاڵان کردبوون کە هاتبوویەوە لە ئێران بۆ ماڵەکە تۆزاوە هەندێک جلوشت و بەداخەوە هەموومان چەند ساڵە فەوتان و یامان فەقیر و هەژار و بۆ ئەومان کڕیوە یعنی چی ئەوسا بێشکە بوو وەکو ئێستا نەبوو مناڵ هینەوە هێتر ئەمە هەر هی کوڕەکەی تا ئەو دەقەیە بۆ کوڕەکەش ئەو ڕۆژە لەناو بێشکەکە بوو کە دەرم هێنا ڕامان کردە ژێرخان لەناو ئەو بێشکاتر هێنای بۆ ئێران گەڕاینەوە بردوومانەتەوە بۆ سلێمانی چەند ماڵمان کردووە لە سلێمانی کرێکی بوون و گەڕاوینەتەوە بۆ هەڵەبجە ئەو بێشکەمان هەر بەتەمای تا دوایی وتیان خۆ ئێستا کوڕەکە هینە ئێستا بێشکە بۆ چییە ئێستا کوڕەکە بماژنی هێنا بوو هێتا ئەم کاک محەممەد ماڵی ئاوا بێ ئەخوا لەگەڵ ئەوە هەندێک شتا و کتێب و شەهادە و شتی مناڵەکان و تۆپ و بێشکەکە و هێنای بۆ ئێرە وتی لەوێ ئەیپارێزم هێتە هێنای لێرە وتی ئینی ئەەکەم ماڵی ئاوا بێ ئەخوا کاک محەممەد ئەوە قەڵەم بۆیە و سەیارە و ئەوەی هەمووی مناڵەکانمە من هاتون دەستێک بۆ زار